باپی ئەو زانیارانی کە دەست کەناڵی NRT کەوتووە حکوومەتی هەرێمی کوردستان دەستکاری موچەی چەند فەرمانگەیەکی کردووە کە پێشتر ئەو فەرمانگانە وەک هەموو فەرمانگەیەکی حکومی موچەکانیان کەم کرابەوە لە چوارچێوەی سیستەمی پاشەکەوتی موچەدا. ئەو فەرمانگانەی کە موچەکانیان دەستکاری کراوە بریتین لە ئەنجومەنی دادوەری و بەشێک لە هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ و هەروەها کارمەندانی سەر بە فڕۆکەخانەکان. هەر بەپێی و زانیاریانەی کە دەست کەناڵی NRT کەوتووە حکوومەتی هەرێم دوا بەدوای بڵاوبوونەوەی راپۆرتێکی کەناڵی NRT لەسەر کەمی موچەی دادوەران بە بەراورد بە وڵاتانی دیکەی دنیا و دوا بەدوای مانگرتنی دادوەران لە هەرسێ پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک حکوومەت ڕاستەوخۆ بڕیاری داوە کە پێداچوونەوە بە سیستەمی موچەی دادوەراندا بکرێت بە جۆرێ کە پێشتر دەبوو بڕی لە 175 پاشەکەوت بکرێت و دادوەران تەنها بڕی لە 125 موچەکانیان وەردەگرت. بەڵام لە ئێستادا موچەکانیان لەلایەن حکوومەتەوە دەستکاری کراوە و دادوەران لە 175 موچەکانیان وەردەگرن و تەنها لە 125یان بۆ پاشەکەوت دەکرێت. هەروەها هەرچی هێزەکانی پۆلیسی ناوخۆ هەیە لە ئێستادا موچەکانیان دەستکاری کراوە و پێداچوونەوەی بۆ کراوە بەو سیستەمی پاشەکەوتەی کە پێشتر هەبوو. ئەمیش پاشخۆپیشاندانەکانی ئەو هێزانە بوو لە دوای ڕاگەیاندنی سیستەمی پاشەکەوتی موچە لە سەرەتای ئەم ساڵدا. هەروەها جگە لەو دوو فەرمانگەیە لە مانگی ڕابردوودا حکوومەتی هەرێم بڕیاری داوە دەستکاری موچەی کارمەندانی سەر بە فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی بکات. ئەویش پاش هەوڵی بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر هاتووە و پاشەوە بووە کە بەشێک لە کارمەندانی فڕۆکەخانەکان هەڕەشەی مانگرتنیان کردووە. لە ئێستاشدا بەشێک لە فەرمانبەرانی هەرێم هەڕەشەی ئەنجامدانی خۆپیشاندان و مانگرتن دەکەن کە هەندێک لەو فەرمانبەرانە پێیان وایە ئەو نمونانە دەری دەخەن کە تەنها ئەو مانگرتن و خۆپیشاندانانە کاریگەریان دەبێت کە هەموو پارێزگاکانی هەرێم بگرێتەوە وەک مانگرتنی فەرمانبەرانی ئەنجومەنی دادوەری. بەڵام لە بەرامبەردا ئەو خۆپیشاندان و مانگرتنانەی لە پارێزگایەک یان ناوچەیەکی دیاریکراوی وەک سلێمانی یان گەرمیان ئەنجام دراون نەیانتوانیوە هەڵوێستی حکوومەت بگۆڕن. تایبەت بە هەڵوێستی حیزب و لایەنە سیاسەکانی هەرێم هەر 5 حیزبە سەرەکیەکەی هەرێم بەیاننامە و لێدوانیان بڵاو کردوتەوە لە نێویشیاندا پارتی دیموکراتی کوردستان کە لە سەرزاری فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتیەوە بوو کە ڕایگەیاند پارتی لەگەڵ خۆپیشاندانی ئاشتیانەدایە و لەگەڵ خواستی جەماوەریدایە. چوارلایەنەکەی دیکەش واتەیەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ هەم بەجیا و هەم بە هاوبەشی ڕایانگەیاندووە پشتگیری لە هەموو داواکارەکانی هاوڵاتیان و موچەخۆران دەکەن. بەڵام بەشێک لە هاوڵاتیان و فەرمانبەران پرسیاری ئەوە دەکەن کە بۆچی ئەم حیزبانە هیچ هەنگاوێک نانێن یان تەنانەت بەڵێنیش نادەن بۆ جێبەجێکردنی داواکانیان لە کاتێکدا کە هەر 5 حیزبەکە لە حکوومەتدا بەشدار بوون هەرچەندە وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت دوور خراونەتەوە.